پامێکی مەسرور بارزانی لەبارەی موچە و خاکەوە کاردانەوەی هاوڵاتیانی لێ دەکەوێتەوە. ئەوەی هاوپەیمانان بە 8 ساڵ پێیان ڕێک نەخرا بەغدا دەیەوێت بە دەڕۆژ چارەسەری بکات. هۆکاری سەرەکی نەناردنی موچەی هێزانیەکان لە بەغداوە بۆ هەرێمە ئاشکرا دەکرێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند موچە بەبێ خاک و بەبێ کەرامەت هیچ نرخێکی نییە. ئەو قسانەی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوو سوپای تورکیا زیاتر لە 15 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستان، بەڵام سەرۆکی حکوومەتی هەرێم هیچ ناڕازایەتیەکی دەرنەبڕیوە و هیچ پەیامێکی دەربارەی ئەو داگیرکاریانەی تورکیا ڕانەگەیاندووە. جێی باسا کەناڵی ئیتیجاهی عێراقی ڕایگەیاندووە هێزەکانی پێشمەرگە ئەو شوێنانەیان بەبێ تەقە جێهێشتووە کە سوپای تورکیا لەشکرکێشی بۆ کردوون. لا دوێنەوە شاندی دیوانی چاودێری دارایی عێراق بە مەبەستی پێداچوونەوە و ڕێخستنی وردبینیکردن لە لیستی موچەخۆرانی هێزە ئەمنیەکان و پێشمەرگەکانی پارتی و یەکێتی گەیشتۆتە هەولێر. ئامانجیشیان پاکردنەوەی لیستەکانە لە بندیوار و کەسانی ناشایستە ئەوانەی کە بە ناوی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان موچە وەردەگرن. هەنگاوی بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی لیستی موچەی هێزە ئەمنیەکان لە کاتێکدایە ماوەی 8 ساڵە هێزەکانی هاوپەیمانان خەریکن بۆ یەکخستن و ڕێخستنی ئەو هێزانە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە، بەڵام سەرکەوتوو نەبوون. چاودێران دەڵێن ئەوەی ئەمریکا و هاوپەیمانان بەو 8 ساڵە پێیان نەکرا پێناچێت بەغدا بە دەڕۆژ پێی بکرێت. بۆیە کێشەی موچەی هێزە ئەمنیەکان وا دەخوێندرێتەوە کە چارەسەرکردنی ئەوەندە ئاسان نەبێت و کاتێکی زۆرتری بوێت. نزیکەی 100 ڕۆژە پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان تەنها یەک موچەیان وەرگرتووە و تا ئێستا موچەی مانگی ئایر و حوزەیرانیان وەرنەگرتووە. باگوێرەی زانیاریەکان هۆکاری سەرەکی نەناردنی موچە گومانەکانی بەغدان لەسەر خاوێنی لیستی موچەی هێزە ئەمنیەکان، بۆیە داواکاری و ڕێکارەکانی وردبینیکردنیان لە موچەی هێزە ئەمنیەکان چڕتر کردوتەوە. بەختیار محەممەد ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە لەم بارەوە ڕایگەیاندووە لە چوارچێوەی ڕێکارەکانی وردبینیکردن شاندێکی دیوانی چاودێری دارایی عێراق هاتوونەتە هەرێمی کوردستان تا لە نزیکەوە وردبینی بۆ لیستەکان بکەن. ناوبراو باسی لەوەش کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە لە پێدانی زانیاری هەموو هاوکاریەکی شاندەکە بکرێت. ستاندەر نویزمان پێشکەشکردن. شاد و